وشەکان نەدراون بە مرۆڤ تا بۆ چوونەکانی بشارێتەوە. هەڵبەت ئەوان تەنیا کۆمەڵێک دەنگ و نیشانەی سادە نین بۆ پەیوەندی کۆمەڵایەتی بەکاریان بێنین، بەڵکو ئامرازێکیشن بۆ گواستنەوەی ئایدیا و ئامانجە سیاسیەکان. وشەکان دەتوانن کۆمەلگایەک بنیاد بنێن یان یەکێکی دیکەش کاول بکەن. ئێمە لە فەرهەنگی چوارقۆڵیدا بە دوای ئەو وشانەدا دەگەڕین کە دەرگای دیالۆگ دەکەنەوە. ڕەنگە جیاواز بیر بکەینەوە، بەڵام تەقەلای هەرسێکمان ئەوەیە تا کەسانی چوارەمیش بۆ گفتوگۆ لەسەر ئەم مێزە کۆ بکەینەوە. بینەرانی خۆشەویست، سڵاوتان لەبێ. من زریان ڕۆژهەڵاتیم لەم وەرزە تازەیی چوارقۆڵیدا لەگەڵ هەردوو بەڕێزان کەمال ڕەوف ڕۆژنامەنووس و عەدنان عوسمان چاودێری سیاسی لەگەڵتان دەبم تا لەسەر پرسە گرنگەکانی کوردستانی ئەمڕۆ گفتوگۆ بکەین. بەر لەوەی کە دەست بە تەوەری ئەم هەفتەیەمان بگەین، باشتر ئێمە لە بینی خۆمانە سازانێکیش بکەین لەسەرەوەی کە بەرنامەکەمان چۆن بێت و بەرەوکوێ بڕوات. گرنگی بەرنامەکەمان لەسەر چی بێت؟ بۆچی ئەم بەرنامە گرنگە لەم کاتەیە؟ حەزەکەم لەسەرەوە ئەگەر تێبینیەکتان هەیە پێکەوە باسی بکەین. سپاس. وڵا دیارە من پێشەوەی کە بینە ئەم بەرنامەیە لەگەڵ کۆمەڵێک لە دۆست و ڕۆژنامەنووس و تەنانەت خەڵکی جیاوازیش گفتوگۆیەکمان کرد لەسەرەوەی کە ئاراستی بەرنامەکە چۆن بێ. یەکی لەو قسە جوانانەی کە بەرگوێم کەولەیەکێ لە سەرمایەدارە نیشتیمانیەکانی کوردستان ئەوە بوتی ئێوە هەوڵ بن سەربارەوەی کە ڕەخنەمان هەیە یاخود بۆچوونی جیاوازمان هەیە لەسەر حیزبە سیاسیەکان لەسەر حکوومەت، بەڵام شتێکی کەومان کۆ کاتەوە ئەویش پرسی ئاشتی کۆمەڵایەتیە. ئەنی ئێمە هەوڵ بین چۆن ئەم ئاشتی کۆمەڵایەتیە بپارێزین و پێشێکەکەی بەڕێزیشە جوان بوو کە ئێمە سەربارەوەی کە جیاوازیمانەیە، بەڵام ئەمانێت دەرگای دیالۆگکەینەوە. ئەم بەرنمەیە من پێم وابێ کاتێک دەتوانێت بێتە بەرنمەی دیالۆگیی ڕاستەقینە کە دوور بێ لە کینە، دوور بێ لەو بغزەی کە ئێستا ناو کۆمەلگا بەداخۆ دروست بووە، دوور بێت لەو مەهاتەرات و قسە زبری و ئاراستە پۆپۆلیسی کە بۆتە مۆدیلێک لە مۆدیلی میدیایی، بێمە بتوانین زانیاری پێویست بین، زانیاری دروست بین بە بینەرانی ئەم بەرنامەیەوە ئاراستەی ئەو لایەن و ئەو لایەنە سیاسیانەش بکەین کە کێشە و گرفتیان هەیە کە خەریکە کێشەکان دەپەڕێتەوە بۆ ناو کۆمەلگا و بێئومێدی زیاتر و بێ متمانەی زیاتر لە کۆمەلگا دروستەکە. هەوڵ بین ئەو متمانەیە بگەڕینەوە کە دەنگێکی جیاواز هەیە، جیاواز لە دەسەڵات لە جیاواز لە حیزبە سیاسیەکان دەست دەنگێکی تر هەیە، چکە بە بێبوونی ئەم دەنگە کە ئەتوانم بڵێم دەنگی خەڵکی نخبەیە، خەڵکی ئاساییە کە ناتوانانی ئەو بڵانسە ڕاگیرێ لە بینی ئەو ململانەیە کە ئێستا خەریکە تون دەبێتەوە لە بینی لایەنە سیاسیەکان. بۆیە ماتوانین بەشێک بین لەو دیالۆگا کە زیاتر قسەی خەڵک بۆچوونی خەڵک بگوێزینەوەنێ و پردێک بین بۆ گەاندنی ئەو بۆچوونانەی کە خەڵک ناتوانن لە ڕێگای خۆیانوانێ بە ئاسانی بگەن بەدەسەڵات. من پێم وابێت دۆخەکە ئەوە هێنێ کە نەگەم بەرنمەیە چەندین بەرنمەی هاوشێوی ئەمە بۆ بکرێ بۆ خاوکردنەوە بۆ تێگەیشتن، چکە ئێمە هیچ جرگایکی ترمان لە بەردەمانیە ئەوانی کە هەمی ماڵوێرانەیە جگەل لە ڕێگای دیالێک و تەفاهوم و لێبوردەی دروستکردنی گیانی لێبوردەی لە کۆمەلگادا و پێم وابێ ئەماتوانین بەم شێوەیە ئاراستی بەرنامەکەمان. زۆر سپاس کاگەڕنا تۆ. سپاس. وڵاجا من سرەتا زۆر دەستخۆشی لە جناب دەکەم و سپاس دەکەم کە ئەرکی میدارەدانی ئەم بەرنامەیەت پرسراکیت هەم تەحلیلیش بکەی و هەم ناکیت بەشدارێکی فعالە بێت. جەنابەت کەسێکی ڕۆشنبیری تو نووسری و ئاگاداری ئەحداسەکان و هینەکانی طبعا بەیجازەی هەردووتان ئەکرێ بە ناوی هەرسێکمانەوە بە تایبەتی من و کاک کەمال لێرەوە سڵاو بۆ کاک عارف قوربانی و کاک ڕێبوار کەریم وەلی بنێرین کە لە بابڵێن لە ڤێرژنی یەکەمی بەرنامەی چوارقۆڵیە پێکەوە بووین هەر چوارمان. ئێستا دوورە وڵاتن لەگەڵمانە نین، بەڵام بەدڵنیاییەوە ئەوان هاوکارمانە بن لە قسە و بۆچوونەکاندا. لەوانەیە قسەیەکی زۆرم نەبێت ئیضافەیەکەم بۆ قسەکانی کاک کەمال، چونکە زۆر دقیق من لە قسەکانی کاک کەمال لە بیرم لە خاڵێک کردەوە کە ئەگەر کاک کەمال دیارەت لە من گەنجترە کاک کەمال لە بیری ما بێت
ساڵی 2000 کە ڕۆژنامەی هاوڵاتی دروست کرا کە ئێستاش ماوەیەکی تر بێتە یان ئەم ماوەیە ساڵیادی بوو ڕاستەکە ڕێک بیر لەوە کراوە کە چۆن ئەمە ئۆپۆسیۆن نەبێت یعنی لە نێوانی ئەلامێکی حزبیە ئەلامێکە کە تەنها ئیشی جوانکردنە دیوەکانی تریش ڕووداوەکانی تر حقائقەکان باز بکرێت کە ئەکرێت هەموو لایەنەکان ئەوەی بەخۆی ئەڵێ ئۆپۆسیۆن ئەوەی بەخۆی ئەڵێ دەسڵات سوودی لێ ببینن ڕۆڵێکشی هەبێ بۆی تیش خستن سەر هەندێک مەسائلێ کە لەوانەیە ئەعلامی حزبی بەوازحی نەتوانێت مەهامی دیارە مەهامی ئەعلامی حزبی دیارە وەلەوانەیە مەهامی ئەعلامی ئۆپۆسیۆنیش دیار بێت یعنی ئەوێ جێگای دەسڵات بگرێتەوە بەو شێوەیە بوونی بەرنمەیەکی لەم چەشنەوە کاکەمال گوتی کە چەندین بەرنامە و لەنی لە میدیاکانی تریش و پێویست بە چەندین بەرنمەکە کێشەیەکی گەورە لە ئێستادا مناڵێم طبعا فراغێکی گەورە پڕکاتەوە بەڵام لەوانەیە هەوڵێکە بۆ پڕکردنەوەی فراغێکی گەورە کە وردە خەریکە لە کۆمەلگای کوردستانە هەست دەکەین بە تایبەتیش لە بەهێزبوون و هەژمونێکی گەورەی سوسیال میدیا کە خەریکە زمانی گفتوگۆ کەمە بێتەوە پەنابردن بۆ گفتوگۆ و لە یەکتر تێگەیشتن و قسەکردن وانە خەریکە زۆر لاوازە بێت بە ئاراسەیەکی خراپتری شابرێت تقریبا جۆرێک لە ترسیش دروست بووە لەوەی کە پەنجە بۆ ئەم مۆزوعە بین یان نەبین ئەگەر پەنجەم بۆ مەسەلەیە برد ئەبمە لایەنگری فلان حزب یان نابمە لایەنگری فلان حزب بمە لایەنگری طرفێک یان نابمە طرفێک تقریبا جۆرێک لە تۆقاندن و ترساندنیشە بووە جورئەتکردن لەوەی کە بەبێت ترس لەوەی کە ئەمڕۆ بەلایەنگری فلانم دابرن سبەینە بەلایەنگری فلان سبەی بەلایەنگری ئەوانە بتوانی قسەیەک بکەیت کە وەکۆی کاکەمال باسی کرد لە چوارچێوەی ئاشتی کۆمەڵایەتی یابێت لە چوارچێوەی ینی خەم بۆ ئایندەی هەرێمەکە و ئەتوانم بڵێم خەم پێش هەرێمەکەش خەم بۆ ئایندەی ملەتەکە ئەو خەڵکانە ئەو هاوڵاتیانی کە ناو هەرێمەکە ئاژین بتوانی بە جرئەتەوە قسە لەسەر هەموو مەسائلانە بکرێت و هەموو ئەو پرسانەی کە گرنگە لە ئەمڕۆی کوردستانەوە بۆ هاوڵاتیانیش گرنگە بۆ هەمومان گرنگە بتوانین قسەی لەسەر بکەین پێم وایە ئەمە هەدەفێکی گرنگەوە خۆشت لە سەرەتای بەرنامەکە باس کرد حتمما بە بوونی کەسی چوارەم کە بتوانێت یعنی طرفێک بێت لە طرفەکان یان بتوانێت باشتر تیش بخاتە سەر مۆزوعەکە ئەکید گفتوگۆکان بە ئاراسەیەکی زۆر ینی دەوڵەمەندتر و ئەکتیڤتری شاڕۆت زۆر سپاس خۆی ڕاستەکەی پێشتریش وەکو مناقەشەمان کردبوو بۆی کە یەکەم بەرنامە گفتوگۆ بکەین لەسەرەوەی کە ئامانجی بەرنامەکە چییە و بەرەو کوێ ئەبین چۆنە بێت باشتر وا بوو کە هەر سێکمان سەرەتا قسە بکەین دواتر بەرەوە بڕین کە لە هەفتەکانی داهاتوە کەسی چوارەم بێت حقیقەت هەبوونی دیدگایەکی تازە بۆ ئەمڕۆی کوردستان زۆر زەرورە دنیا بە قۆناغێکی گەورەی وەرگۆڕان و گۆڕانکاریە ئەچێت ناوچەکە وەک کوردستانیش بە هەمان شێوە بۆ پێویست بە دیدگایەکی جیاواز دەکات و ئەو کێشەکانیش کە دروستە بن بە قەناعەتی من بەو دیدگایە چارەسەر نابن کە خودی کێشەکانیان دروست کردووە یعنی پێویست بە دیدی تازە هەیە ئێستا دیدی سێم بەڵێ ڕوانگەی سێم زۆر گرنگە کە هەبێت لە کوردستانە سەیری بە شێوەیەکی جیاواز سەیری بابەتەکان بکە پرسی سەرەکی ئەم هەفتەیەمان لەسەر ناکۆکیەکانی نێوان یەکێتی و پارتیە بۆچی ئەم پرسە گرنگە ناکۆکیەکانی نێوان یەکێتی و پارتی و داهاتووی هەرێمی کوردستان لە 2023دا یعنی چ لە 2023دا چه ئاسوەیەکە بینێت حقیقەت ئەم بابەتە تەنیا بابەتێکی ناوخۆیی هەرێمی کوردستانیش نییە بابەتێکیش نییە بە تەنها پەیوەندی بە کوردیشەوە هەیە بابەتێکە کە پەیوەندی بە دۆخی ناوچەکەەوە پەیوەندی بە دۆخێکی نێودەوڵەتیشەوە هەیە لەبەر ئەوە ئەم بابەتە زۆر گرنگە مناقەشەی لەسەر بکرێت و کاکەمالیش باسی کرد کە چەند حەڵقەیەک و چەند تەوەرێک قسەی لەسەر بکرێت کێشەی نێوخۆیی یەکێتی و پارتی کاریگەریەکی ڕاستەوخۆ لەسەر ژیانی خەڵکدا ئەنێت کێشەی نێوخۆی یەکێتی و پارتی کاریگەری لەسەر دۆخی کورد لە پارچەکانی دیکەی کوردستاندا ئەنێت لەبەرەوەی کە جۆری عیلاقاتی ئەوان لەگەڵ دەوڵەتانی دراوسێ تەسیرەکات دەسەر پرسی کورد لەو ناوچانەش وە بە هەمان شێوە ئەم کێشەیە کە لە بینی یەکێتی و پارتیا هەیە کێشەیەکی نێودەوڵەتیشە لەبەرەوە کە تەسیردانێت لەسەر هەندێک مەوازعی وەکی شەڕی دیژە تیرۆر بۆیە مەوزوعێکی تەنها ناوخۆیی نییە و مەوزوعێکی گرنگە پێویستە مناقەشەی زیاتر لەسەر بکرێت لە کردومانە بە سێتەوەرەوە ئەم حەڵقەیە حەڵقەی یەکەمی لەسەر ئەوەیە کە دۆخی ئێستا کێشەکانی نێوان یەکێتی و پارتی لە چه ئاستێکدایە و پرسیارە سەرەکیەکە ئەوەیە ئێستا لەکوێین لە چه مەرحەلەیەکەین بۆیە با لە کاکەمالەوە دەست پێ بکەین کە بزانین کە دۆخی ئێستای پەیوەندیەکانی نێوان یەکێتی و پارتی چییە بڕیار بوو ڕۆژێک کە کۆبنەوە ببنەوە بڕیار بوو کە هەڵوەشێتەوە ئەمڕۆ لێدوانێکی هەرێم هەبوونەوە ئەیەک خۆشحاڵی دروستکردنەوە خەت دڵخۆشی دروست کرد لە نێو خەڵکە بەڵام دواتر هەندێک زانیاری دیکەت هەیە پێم وابێ بەداخەوە
ئەوەی کاکەرێن باسی کرد کە هەندێک دیدار کراوە لە بینی چەند بەرپرسێکی کێتی پارتی بۆی کە ئامادە سازی بکرێ بۆ کۆبوونەوەی تر بەڵام دوێنێ پارتی دموکراتی کوردستان جوابی بۆ نیشتمانی کوردستان نردۆ کە دانیشتنی ناکرێت چکە ئەم تەمهید لەوەی دریچێکە کرایە بۆی کە گفتوگۆ دیالەکارەکەم ئەوە دەزانێت سەر ئاستی باڵا ئاگاداری کێتی کراوە کۆبوونەکە نەکرێت بشکرێ پارتی دموکراتی کوردستان بەشدار نابێت ڕەنگە ئەمە پەیوەندی بەو گفتوگویانەوە هەبێت کە یەکێتی نیشتمانی کوردستان جۆرێک قسەکانی بەو ئاراستەیە بردووە کە ئەمە کێشەکانیان پەیوەندی بە پرسی پۆستەوە نییە پەیوەندی بە پرسی ئاوڵقەدانی شارێکەوەی کە گوای سلێمانیە و کێشەکانیان لەوە گەورەترە کە پارتی دموکراتی کوردستان بە جۆرێکی تر بیر لەوە کاتوانێ ئەڵێ ئەمە ئامادە بووین بۆی کە تەفاهمات دروستکەین و ڕێککەوتن هەیە و بڕیاری ئەنجومەنی وەزیرانیش هەیە کە پێشتر موافقەتی لەسەرەوە کراوە کە دوو بۆ داخوازیەکانی یەکێتی کە کردنەوەی موچە و تقریبان دەرمانە داهاتدا کە بە یەک پاکێج بە مرکزی بکرێ دیارە پارتی دموکراتی کوردستان دوو خاڵیان دەستنیشان کردووە کە لە ئەنجومەنی وەزیران یەکی لەوانە ئەوەیە کابێ هێزێکی هاوبەشی وەزارەتی ناوخۆ و هێزی پێشمەکە بچێتە سەر سنوور بۆ چاودێریکردنی ئەو مەرزە سنووریەکان بۆی بزان داهات چیە و لێ و چۆنە لە هەرێمی کوردستان و لە بەرامبەریشدا دای ئەوشیان کردووە کە داهاتی ناوخۆی جگە لە سنوور مەسەن وەکو پارەی ئاو و کارەبا و باجوانە بە شێوەیەکی زیاتر کۆکرێت و چکان پارەی لە منتیقی سلێمانی کەمتر کۆکرێتەوە لە چاو شارەکانی تر بە تایبەتی هەولێر ئەم دوو داوای گوایە پارتی دموکراتی کوردستان دەڵێ یەکێتی نیشتمانی کوردستان ڕازی نەبووە ڕەزامەند نەبووە بۆیە لەسەر پێشنیارەکەی پێشووتری خۆیان کە داوایان کردووە لا مرکزیە دەبێت لە مرکزیەتی مالی هەبێت ئێمە درێژەمان بۆ داوە کە لە داهاتی خۆیان تەکمیلەی هێنکەن یەکێتی نیشتمانی کوردستان لێ نەخێر ئێمە داوامان کردووە ئەو پاری داهاتی نەوتەکە هەیە لەگەڵ ئەو 200 ملیاری کە هەبووە ئەمە لە مانگی 2022 و پێشتریش لە مانگی 25 حوتایە کە جارێکی تر دانیشتیان کردو لەگەڵ پارتی دموکراتی کوردستانە پیان گوتون بە ئەمە مەسلەی موچە بە مرکزی بکرێت لەگەڵ دەرمانە گوایە تاکو ئێستا ڕێنەکەوتون بەڵام ئەوەی کە پێما بە پارتیش دەڵێ بە مادەم کە مۆزوعی موچە و دەرمان بکرێتە مرکزی با مۆزوعی کۆکردنەوەی داهاتی شەر مرکزی بێ بەڵام ئەمانە ینی یەکی لە مشکلەکانیان چۆنە ئێستا من ئەگەوەی کە بە ڕقم پێت بڵێم پارتی دموکراتی کوردستان ئەڵێ ئێمە بۆ نمونە 620 میلیۆن دلار بۆ موچە پێویستە ئێمە 500 میلیۆنمان لە داهاتی نەوت دەسەکەوی ئەگەر بە 85 دلار بفرۆشیە 120 میلیۆنی ئەمێنێتەوانێ 50 میلیۆنی ئەبێ سلێمانی دابینی بکات لە داهاتی خۆی 7 میلیۆنیشی ئەبێ پارتی دموکراتی کوردستان دابینیکە ئەڵێ یەکێتی 20 میلیۆنیشی پێویستە بۆ پێویستەکانی دەرمانوانە ئەڵێن یەکێتی ناتوانێت ئەم 7 میلیۆنی کە پێویستێتی بۆ موچە و دەرمان لە داهاتی خۆی کوی کاتوانێت یەکێتیڵێ چی لە بەرامبەر یەکێتیڵێ ئێمە داهاتی باشماخ و پەروێزخان لە یەک مانگە بۆ یەک مانگیان وەکو عینە وەرگتووە ئەڵێ 7 میلیارد بووە بەڵام یەک مانگی برایم خەلیل 9 میلیارد بووە ئەڵێ ئەمە ناتوانانی بەراوردی ئەم دوو ڕقەمە بکەین و گلەیەکی تری یەکێتی نیشتمانی هەیە کە لەسەر پارتی دموکراتی کوردستان ئاڵێن گوایە 47 بیرەنەوتەیە لە منتقی عینزالە لەوەی کە منتقی وەلیدی پێڵێن ئەڵێمانە مەرزێکیشەیە نەپاری مەرزەکە نەپاری ئەو نەوتە ناتە ناو حساباتی حکوومەتەوانەیە و لە مقابلی ئەوە پارتی دموکراتی کوردستان ئەڵێ نەخێر ئێوە خۆتان پێشتر داوای ئەم مینەتان کردووە داوای ئەم لا مرکزیتان کردو بێت تەحملی کەن ئەگە تەحملی ناکەن ئەبێ بڕیارەکانی ئەنجومەنی وەزیران قبولکەن من پێم وابێ کاک زریان من پێم وابێ ئەمە بەشێکی کێشەکانە کێشەی سەرەکی پارتی دموکراتی کوردستان و یەکێتی نیشتمانی کوردستان لەو نقطەوە دەست پێ کاتی خۆی 50 یەکتری ڕازی بوون دەسەڵات و حکومڕانی لە هەرێمی کوردستان هەتا ئێستا ئەو عقدە سیاسیە لە بینی پارتی دموکراتی کوردستان و یەکێتی نیشتمانی کوردستانە باقیە بۆچی باقیە لەبەری منتیقە نەفوزیان هەیە هەردوولایان هێزی چەکداریان هەیە و هەردوولایان جۆرێک لە جەمسەرەکانیان گرتووە ئەمە
ڕێگرە بێت لەوەی کە بڕیارەکانی پارتی دیموکراتی کوردستان وەکوی کە ئەنجومەنی وەزیران جێبەجێکرێ و ئەمە ڕێگریشە بێت لەوەی کە یەکێتی نیشتمانی کوردستان ئەوە قبول کە پارتی دیموکراتی کوردستان کورسی زۆرینەی هێنا و چکۆکوی کە لە بەرپرسە باڵاکانی کێتی و تێمەگەریە کورسیش بێن هەر یەکێتی نیشتمانی کوردستانی کە حساب بەسەر منتیقە نەفوزەکرێت. باشە حەزەکەی ئەوە ببینە بەشی دووەمی تەوەرەکەمان جارە بابزانین کاک عەدنان چی لە کاک عەدنان. وڵا کاک زریان من هەر لە با بڕێن بە ئاماژە بە قسەکانی کاک کەمال ئەو داتایانەی کە ئێستا خسیە بەردەست و دڵنیام لەوەی کە هەندێک لەو خاڵانەی کە باسی کردوانە کەمتر باسی لەسەر کراوە کەمتر قسەی لەسەر کراوە لەوانەیە بەشێک لەسەر کردایەتی هەردوو حزبیش ئاگادار نەبن. من لێرەوە ئەمەوێ قسە لەسەر ئەم مۆزوعە بکەم کە بەشێکی گرنگ لە کێشەکانی ئەم دوو حزبە ئەوەیە کە ینی هەم یەکەم طرفی سێمیکی تیانیە کە چاودێر بێت و با بڵێن گەواهی بدە لەسەر ڕاستی و نەڕاستی دیعاکانی هەردوو لا یا قسەکانی هەردوو لا یا دۆکومنتەکانی هەردوو لا و هەمیش ڕای گشتی ئاگادار نەکرێتەوە لەسەر حیثیەتی ئەو کێشانە و مەشاکلانەی کە لە نێوانی دوو طرفدا یعنی ئەمە بۆ خۆی ئەوەی کە کاکەمالی سەباسی کردە و داتایانە و دۆکومنتانە طبعاً قسەی لەسەرەکەن کە تۆ پەیوەندیان لەگەڵاکە هەردوو لا خۆی بە حەق ئەزانێت و قسەی ئێمەش طبعاً خۆت دەزانین لەم بەرنامەیە قسە لەسەرەوە نییە کە کامیان زۆرتر لەسەر حەقن کامیان کەمتر و ئەسڵن کامیان هەردووکیان لەسەر حەقن یا هەردووکیان لەسەر ناحەقن. قسەکە لەسەرەوەیە کە بەفعلی کێشەی ئەم جارە کێشەیەکی ینی کێشەیەکی قوڵە و کێشەیەکی ڕووکەش نییە و تقریبا سەرباری ئەوەی کە خۆیان ئێڵێن کورد ناکرێتەوە لە هەندێک مواضیعی ونیە لە هەندێک مواضیعی لابەلا ئەو مۆزوعانەی کە بۆ کێشەیەکی کێشەیەکی بنیەویە ینی مۆزوعی دەرمان دروستە مۆزوعی غاز دروستە مۆزوعی نەوت و چی هەموو ئەمانە دروستن و هەریەکیان بیان و خۆیان هەیە قسەی لەسەری خۆیان هەیە ئەوە مەفروض وای گفتوگۆی لەسەر بکرێت. بەڵام کێشە بنیەوەیەکە لەوەوە هاتووە کە حزب لە کوردستاندا ئەوەندەی تەدەخول کردووە لە هەموو جومگە ئەساسیەکانەوە ئەوەندەی هەیکەلەی ئیداری لە کوردستانە بە وێنەی خۆی بە شقلی خۆی بە باڵای خۆی دووریەوەتەوە و ئەوەندە لەسەرەوە لە باڵاترین پۆستەوە تا ئەگاتە پۆستەکانی تر کە مەفروض وایە پرۆفشنال خەڵکی وانە مێهانیوانە ئەوەشی ئەوەندە حزبی کردووە دواتر داخوازی ناوچەکانیشی ئەوەندە حزبی کردووە بۆ نمونە ئەم لایەنگری طرفێکە کات ناوچەیەکە کاڵێ ناوچەکەی من مەحرومە ناوچەکەی من ینی وەکەوەی کە ئەبێتە حزبێکی منتیقەیەکی دیاری کراو لەوە دەرەچێت کە بێتە حزبێکی بەرفراوانی سەرجەم ینی سەرجەم خەمی هەرێمەکە و سەرجەم خەمی هاونیشتمانی هەرێمەکە بخوا ئەمە کێشە ئەسڵیەکەیە کێشەی ئەسڵیە کە وا ئەکات بیر لەوە بکەینەوە ئەو چارەسەرانەی کە پێشتر کراون هەمان ئەو چارەسەرانە چارەسەری وەزعەکە و ئەسڵەن من بۆ ئەم خولەی کێشەکانی یەکێتی و پارتی کاک زریان کاکەمال من پێم وانە کێشەکان ئەوەدە لە چوارچەوەی حزبیە و بەرژەوەندی حزبەکانە بخولێتەوە ئەوەندەی لە ئێستا دیتگای جیاوازی ئیدارە دروست بووە یعنی تێگەیشتێکی جیاوازتر لێدا یعنی توانم بڵێم کێشەکان کێشەی کارگێڕین کێشەیەکن کە پەیوەستە بە شێوازی بڕێوەبردن و ئیدارە هەر لەو خاڵانی کە کاکەمال باسی کرد هەموو خاڵەکان علاقەی بە ئیدارەدانەوە هەیە یعنی علاقەی بە حسەوە هەیە مەوزوعی ئەمنی مەوزوعی دارایی نیە مەوزوعی سامانە سروشتەکان ئەمانە مەوزوع گەلی ئەساسین کە هەردوو حزب ئەم جارە ناکۆکیێکی تەواویان هەیە بەدڵنیاییەوە ئەگەر بێنە سەر وردی کەینەوە پارتی پێی وایە ئەو سەرۆکایەتی حکومەتەکەکە ئیدارەی حکومەتەکەکە و ئەویش ئەبێ چوارچێوەیەکی گشتی ئیشەکان بڕوات و تقریبا با بڵێن جێپەنجەی سەرۆک وەزیران دیار بێت لە ئیدارەدانی هەموو مەلەفەکانە بە دیوەکەی تریشدا طبعا ئەمە حەقە پێشم وایە لە هەموو عالەما سەرۆک وەزیران ڕۆڵ و کاریگەری خۆی هەیە بەڵام لە واقعی ئەمڕۆی کوردستاندا کە یەکێتی نیشتیمانی کوردستان و دواتریش بزوتنەوەی گۆڕان پێکەوە ئەم سێ لایەنە حکومەتێکی ئیتلافیان دروست کردووە و تەجروبەیەکمانێت توراسێکمان هەیە لە مەوزوعی نێوبەنیوە و لە 92 تا ئێستا کە هاتووە بەو شێوەیە یەکێتیش پێی وایە دەبێت لە هەموو ئەو پرسانەدا ئاگادار بێت و دەست و نەقشێکی هەبێت و شەریکێکی فعلیش هەبێت لە بڕیاردانەکانە و لە هەموو مەسائلانە ئەمەش حەقە ئەمە یەکێتیشیان ئەم قسەی یەکێتیش ئەبێ واسێریکەن کە هەردوو دیوەکە جا لە بینی ئەم دوو متەطەلباتە وەک باسم کرد چۆن ئەتوانی هەیئەیەکی ئیداری جیاوازتر یا ئیدارەدانێکی جیاوازتر بدۆزیتەوە ئەو لەوانەیە پرسێکی گرنگی ئەم بەرنامەیەش بێت یا بەرنامەکانی داهاتوویش بێت. زۆر باشە حقیقەت بابەتی گرنگ بوون بەڵام کێشەیەکی دیکەش هەیە لە عیلاقاتی نێوان یەکێتی و پارتیا ئەوژەوەیە کە نەوعی دیالۆگ ئێستا کەم بۆتەوە لە بینی هەردوو لایە
مثلەن بە گوێرەی ئەو زانیاریەوە من هەمە لە ماوەی تقریبا نزیکەی سێمانی ڕابردووە کۆبنەوەی ڕسمی ئەوە هیچ کەم نەکراوە ینی وەکو هین لەدای موضوعی سەرۆکایەتی کۆمارەوە نەکراوە کۆبنەوەی ڕسمی نەکراوە ڕەنگە کۆبنەوەی ناڕاستەخۆ هەبوو بێ تەنیا بروسکەیەک و نامەیەک ئاڵوگۆڕ کراوە مەکتەبی یەکێتی نامەیەکی ناردۆ بۆ پارتی و پارتیش وەڵامی داوەتەوە بە هەمان شەوە دواتر لە ئەویش لە 24 دەی ساڵی ڕابردووە ئەم نامەیەی ناردووە و لە کۆتایەکانی لە مانگی 12 ساڵی ڕابردووشا بروسکەیەکی ناردووە کە کۆمەڵک داواکاری هەبووە بە نسبەت حکوومەتی هەرێمی کوردستان و گۆڕانکاری ئەو شتانە پارتیش داوای ئەوەی کردووە کە کۆبوونەوەیەکی هاوبەشی مەکتەبی سیاسی بکرێت ئەین کێشی دیالۆگ هەیە بەر لە هەموو شتێک کێشەیەکی دیالۆگ هەیە بەڵام بەدەر لەو دیمەنەی کە ئێوە وێناتان کرد دیوێکی تری ئەم کێشەیە نێوان یەکێتی و پارتیش ئەوەیە کە مەوزوعەکە تەنها ناکۆکی نێوخۆیی دوودانە حیزب نییە لە نێو هەردوو حیزبا خەریکە کۆمەڵە گۆڕانکاری ڕوئەدات جیلێکی تازەی سەرکردایەتی خەریکە دێتە سەر حکم و لە نێو یەکێتیش کۆمەڵە گۆڕانکاری سیاسی ڕوویدا لە نێو سەرکردایەتی حیزبەکەیە بەڵام ئەمە هەموو دیوە ناوخۆیەکانی ئەم مەسلەیەن کە ئەتوانن کاریگەری دابنێن لەسەر کێشەکانی نێوان یەکێتی و پارتی بەڵام بابەتێکی دیکەشەیە ئەویش ئەو گۆڕانەیە کە لە ئاسی ناوچەکە خەریکە ڕوادات لە دنیا خەریکە ڕوادات لە ڕووی سیاسیەوە ئەمە تەسیرە کاتە سەر کوردستان خۆی هەر خودی دامەزراندنی هەرێمی کوردستان نەتیجە و بەرهەمی ئەو گۆڕانکاری سیاسیانە بوو کە لە دنیا ڕوویدا ینی ئەگەر ئەمریکا نەبووە بە سوپەر پاوەری دنیا ئایا ئاسان بوو کە هەرێمی کوردستان لە چوارچەوەی ئەو معادلاتی هێز کە لە منتیقا هەیە دروست ببێ نەخێر بەس ئێستا خەریکە ڕکابەری گەورە بۆ ئەمریکا دروست بووە لە دنیا چین لەلایەک رووسیا لەلایەک و لە ناوچەکەشا خەریکە هاوپەیمانی و معادلاتی هێز جارێکی دیکە سەر لە نیوە بنیا دەنرێنەوە ئەمە ڕاستەوخۆ تەسیرە کاتە سەر هەرێمی کوردستان تۆزێک حزوری ئەمریکا لە منتیقەکە کەم بووەتەوە ئەمە معنای چێدا معنای ئەوەیە کە حزوری تورکیا و حزوری ئێران لە منتیقا بەهێزترە بێت کاتێک کە حزوری ئەم دووەش دروست ببێت دووشت ڕوەدا بەنسبەت کوردەوە سەرکوتی زیاتر و دەسوەردانی زیاتر ئۆتۆماتیکی بە قەناعەتی من ئەمە ڕەنگە دیوێکی دیکەی ئەو کێشانە بێت کە لە بینی یەکێتی و پارتیا هەبێ ینی بەدەر لە بەعدە ناوخۆیەکەی بەدەر لە هەموو ئەو کێشانەی کە ئەتوانی لیستێکی زۆر گەورەی بۆ بنووسیت لەسەرەوەی کە ئەو کێشانە چین لە بینی یەکێتی و پارتیا تۆمارێکی گەورەی بە حازر بکەی ئەکرێ ئەمەشی پێ زیاد بکەین ئێستا وەکو پێشتر باسم کرد ئەگەر بڕێن سەر تەوەری دووەمی ئەم بابەتە پاڵنەر و هۆکارەکانی ئەم گەڕە تازەیی ململانەی نێوان یەکێتی و پارتی چییە ئەمە مەوزوعێکی گرنگە کە پێویستە زیاتر لێ وردبینەوە یعنی تەنها بابەتی ڕۆژانە نەبێت کە ئەمە لە ڕۆژە ناکۆکیەکان لەسەر ئەوەی کە وەزارەتێک پۆستەکە چۆن بێت یا چۆن نەبێت لە بەغدا پۆستەکە چی بەرکێ بکەوێت بەرکێ نەکەوێت غەیری ئەوە چی دیکە هەیە لە پشت ئەم ململانەیە کەوا لە بینی یەکێتی و پارتیا هەیە بەئیجازی کاری لە شەڕە هەمیشە پێویست بە خەڵکی ئازا و بوێر هەیە ئاشتی زیاتر پێویستی بە خەڵکی ئازا و بوێر هەیە بۆی کە بڕیار بات ئەنی هەر لە شەڕە پاڵەوان نییە پاڵەوانی کژێ پاڵەوانی ئاشتیە شکلەکەوەی ئێمە ئێستا پاڵەوانی ئاشتیمان نییە چکە ئەم دۆخی کەیسا ڕات ئەزانی وەکۆی کە ئەحمەد مەتەر قسەیەکی زۆر جوانی هەیە ئەڵەیە کاتێک گورگ لە مەڕەس خوری سپیەکانی خوارد ڕەشەکان دڵان خۆش بوو کاتێکیش کە لە ڕەشەکانی خوارد سپیەکانی هەنوو بەڕاستی عادلە ئێمە خەریکی ئێساوەمان لێ ئەمە ئێستا خلافمان نییە ئێستا خەریکە دژاتی یەکتری ژەکەین هەنی ئەم بەرەوبەرە دروست بووە مەسەن ئەوەی کە من ئاگام لێیە پارتی و یەکێتی نوێنەرەکانی پارتی و یەکێتی بەداخەوە لە لای قونسوڵەکان خراپترین قسەیان لەسەر یەکتری کردووە هەنی هیچیان بۆ یەکتری نێشتۆتەوە لە ناو ئەترافی بڵێن هەرێمایەتیا لە بەغا خراپترین قسە لەسەر یەکتریەکان یعنی ئێستا هەرەوە نییە ینی وای لێ هاتووە خەریکە کێشەکانی بینی پارتی و یەکێتی گوێزرێتەوە خۆی بەڕاستی لە هەرێمی کوردستان حیزبی سیاسی تووشی ئیشکالێتێکی گەورە بووە تووشی لە قەیرانێکی گەوراژی ئەم قەیرانە ئێستا وردە تبدیل بووە بەوەی کە ئەم قەیرانم چێتە ناو حکومەتیشەوە چێتە ناو مؤسساتە هەڵبژێرا و حکومەت ڕسمیەکانیشانەوە چووە و ئێستاەوەی کە ڕنگانەوەی کە نەتیجەی قسەی دەستخۆش ئەوەی کە ئێستای بینین ئەوە دلیلەوەی ئەوەی کە جەنابەت دەڵێ حیزب مەسەن دەزوەردانەکەوانە ینی بەڕاستی ئێستا ینی قسەیەکی تریش هەیە ئەمە تەنها پارتیۆکێتی نین شتێکی تریژێ خەڵکە ڕێیەکی تریژێ خەڵکە کاکە خەڵک بۆ ئەوە ڕاپەڕی نەکردو بۆ خەباتی نەکردو 50 ساڵ کە کوڕی بەرپرسەکان ببن بە شازادە بەسەر خەڵکەوە
بۆ ڕاپەڕێنی نەکردووە کە دوو هێزی چەکدارە بێت لە 32 ساڵات ناتوانێت یەکیان بخەیت نیان کە بە هێزێکی نیشتیمانی بۆ خەباتی نەکردو هەچی عەرز و ئاسمان و ژێر عەرزێ لەسەر حیزب تاپۆ کرێت حیزب باتی بێ بە حیزبێکی سیاسی بەرهێمێنانی ئینسانی ئازاد و سربەست بێ بە کۆمپانیای بازرگانی خەڵک بۆ ئەمە خەباتی نەکردووە ئەوەی کەی سایبین ئەمەیە یعنی ئەمە پارتی و یەکێتی تەزیقەکە ڕەنگە لە قۆناغی کە قازانج بکەن بەڵام لە قۆناغی دوای کە خەڵکیان ناوبڕێک وەرەگرین و دوایی بەردەوامە بین لەسەر مناقەشەیە بینەرانی خۆشەویست ناوبڕێکمان هەیە و دوایە گەڕێنەوە. بە کاکەمال تۆمەتبارمان نەگا بەوەی کە قسەکەیم بڕێەوە ناو بڕشتی وا بوو بەردەوام بە من کاک زیریان بۆ یەک پاڵنەرەکان بەدەر لە پرسە ئەوەی دەستێوەردانی دەرەکی ئەوەی کە دابەشبوونی پارتیویەکەتی بەسەر دوو جەمسەری تورکی و ئێرانیا من سێ چوار خاڵ باسەکەم هەروە بە خێرای بۆی کە کات بە کاگات ناش بین یەکی لەو ئەە ئەوەیە کە پرسی دیموکراسیت لە هەرێمی کوردستان لە دروشم و شعارۆ تەجاوزی نەکرد بێ بە پرۆژە بۆی کە شۆر بێتوانێت و ئێمە بە گوێری ئەم چەمکە بە گوێری بنەماکانی ئەم چەمکە هەڵبژاردن بکەین دەسەڵات دەسا و دەست بکەین و بتوانین مامەڵە لەگەڵ یەکتریا بکەین ئەمە نەبووە ئەین لە هەرێمی کوردستان ئەمە ڕووی نەداوە هەتا ئێستا دیموکراسیت مجرد دروشمە یعنی لە هەندێک شوێنە هەندێک هەنگاو چۆتە پێشەوە بەڵام لە بنەما ئەساسیەکانی بەعکسەوە خەریکە وردەودا دوورەکەینەوە یەکی تر لە هۆکارەکان ئەوەیە کە دەستەبژێری دەسەڵات و سیاسی لە هەرێمی کوردستان بەردەوام دیالۆگیان لەگەڵ خەڵکی دەروی خۆیان نابووە هەمیشە گویان لە خەڵکێک بووە کە بە ئاوازی خۆیان قسەی نەکردووە ئاوازێکی تری وتووە قسەیەکی تری کردووە جیاواز لەوە بیرکردنوێکی تری خسۆتە پێشەوە ئەم ماوەیە ئەگەر دیقەتان نابێت دابڕانێکی زۆر گەورە دروست بووە ئەوەی کە گوێی لێ ناگیرێ ئەوەیە کە وەک خۆی بیر ناکاتەوە بەس تەنها گوێ لەوا گیرێ لەو حاشەیە لەو گروپاگیرێ کە لەگەڵیەتی بەڵێ بۆکە یعنی ئەوانە زیاتر ئەم دەسەڵاتدارەتی ئێستا ینی خەڵکێکیان لە دەور نییە لەگەڵ خەڵکێکا دانانیشن دیالۆگیان لە دیالۆگ دابراون لەوەی کە خەڵک چۆن بیرەکاتەوە بۆچی مەسەن خەڵک بەم قۆناغە گەیشتووە من نەزانم کە ئەوان خۆیان ئەزانن ئێستا و دۆخیان باش نییە هیچ لایکیان لەوەی کە جاران لە سا 1950 ساوان نییە خەڵکی کە دروست بووە لەعنی کە دروست بووە دەنگی کە دروست بووە مقاتعی هەڵبژاردن دروست بووە بەڵام ئەوەی کە گرنگە ئەمە ئیشی لەسەر بکەین کە پاڵنەرێکە بۆیە کە ئەم حیزبە سیاسانی ئێستا بەداخەوە ئەوەی بە لۆژیکی کۆمپانیا و قازانجپەرستی بیرەکەن و ئیشەکەن بە لۆژیکیەوە نا کەمە حیزبی سیاسین ئەرکێکی مێژویان لەسرە کە پاراستنی ئایندەی ئەم وڵاتەیە پاراستنی ئەو قوارەیە پاراستنی یاخود ڕاگررتنی بڵانس و هاوسنگە لە بینی هاوڵاتیانە من پێم وایە لە هیچ شوێنێکی دنیاش ناکرێ بڕی حکوومەت هەموو کەسێک دڵخۆشەکە بەڵام ئەرکی حکوومەت پاراستنی مافی هەموو تاکی کۆمەلگای لەسەر شانە کە ئێستا بەداخەوانێکە ئەو متمانەیە لە دەستووە و ئەمانە هەموو وا کات کە پارتیویەکەتی بکەونە مەدانێکەوە شەڕێککەن کە تقریبن خۆیان بخۆیانن ئەنی خەڵک باکی نییە و هەندێک خەڵکی تریشەیە پیان خۆشەکە ئەم شەڕە بەردەوام بێ ڕەنگە پیان وابێ بەما ئەتوان هاوسنگەکە بگۆڕن و کێشەکانی کوردستان کاگانان خۆی ئەگەر سەری تاریخی علااقاتی نێوانێکێتی و پارتی بکەیت چوار مەرحەلە هەیە لە ململانەی نێوان ئەم دوو هێزە سەرکیە کوردیەدا یەکەمیان مەرحەلەیەکە کە تێیدا ڕۆڵی کۆمەڵێک فاکتۆری وەکو ئایدۆلۆژیا و ئەزمون و ئەمانە دەوری زۆری هەبوو مەسەلەن جیلەکە بوو کە تۆزێک لە ژێر کاریگەری چەپا بوون و لە بەرامبەر ئەوەشدا ئایدیایەکە بوو کە ئایدیایەکی محافزە کارتر و نەریتی تر بوو مەرحەلەی دووەم بە تایبەتی سەردەمی شەڕی ناوخۆ ئەمانە زیاتر ڕۆڵی دەسوەردانی دەرەکی زاڵە لە ململانی نێوە وا ڕکابەری ئەم دوو لایەنە لەسەر سەرچاوەکانی هێز ومەرحەلەی سێم کە بە تایبەتی لە دوای 2014 و هاتنیش داعش و شەڕی داعش ئەمانەوە دەست پێەکە نەوەیەک کێبڕکێ لەسەر هێزداری وەرگۆڕانی باڵانسی هێز لە بینی ئەم دوانە تەسیری کردووە لەسەر ململانەکەی هەردوو هێزەکە بەس مەرحەلەی ئێستا بەدەر لە ئەو گۆڕانکاری کەوا لە نەزمی جیهانە خەریکە دروستە بێت ئەمریکای در وەکو سوپەر پاوەر نەماوە لەن منتیقکە گۆڕانکاری هەیە فاکتۆرێکی تریش هەیە ئەویژەوەیە کە جێگۆڕکێک لە سەرکردایەتی هەردوو حیزب دروست بووە ئەمە چۆن تەسیری هەیە لەسەر ململانی هەردوولا من پێشەوەی بچمە ناو قسەکان ئەمە لەسەر ئەوە ینی بزەبت ینی با بڵێن قۆناغێکی تر لە ئێستای کوردستانە قۆناغی ئەتوانین بڵێن دوای مام جەلالە و دوای کاک نەوشیروانە هەردووکیان
کاگنۆشوان وەکو ڕەمزێک و سیمایەکی گەورەی ئۆپۆزیسیۆن و ناڕزایەتی و کۆکردنەوەی هێز ناڕازیەکان لە چوارچەوەی بزوتنەوەی گۆڕانە مامجلالیش وەکو قائیدێکی گەورەی کاریزمایی لە واقعی کوردستانە کە ساڵانێک هەم لە ململانیە بوو لەگەڵ پارتیا و هەمیش لە بابڕێن بەشێک بوو لە پێکری دەسەڵات لە کوردستانە و چارەسەرەکەیان کاتی خۆی چارەسەری ئەو دوو سەرکردەیە بەڕەحمەتی مامجلال و کاک مەسعود لەوە بوو کە کاک مەسعود سەرپرشتی هەرێمەکات مامجلالیش ئیداری بەغداکە فاکتەرە تازەکە ئەوەیە کە ئێستا مامجلال و کاک نۆشیروان نەماون یەکێتی ئێستا سەرکردەیەک تازەی هەیە کەسێک هەیە کە سەرکردەیەتی و حزبەکە خۆی بەڕسمی جاسەرباری هەر ملاحەزەیەک لە پرۆسەکە لە خەڵکی تر هەیەی نیەتی کێ ئەقسا کراوە نەکراوە ئەوە کرێ کاتی تر قسەی لەسەر بکرێت بەڵام بەڕسمی ئێستا و حزبە لە ڕێگای ئۆرگانەکەی و کە سەرکردایەتی بڕیاری داوە سەرۆکێکی هەیە کێشە لەوەیە کە پارتی هێشتا لەم هەنگاوە تازەیەتی نەگەیشتووە لەوە نایشەوێت تێ بکات کاکەمە ئاماژەی بە خاڵێکی گرنگدا کە سیاستکردن تەنها بە عینادی نابێت سیاستکردن جۆرێک لە تەواضعی پێویستە مساومەشی پێویستە نەرمیشی پێویستە بەتایبەت بۆ لایەنێکی سیاسی کە بێ ئیدارەی وڵاتەکە بدات ئیدارەی کۆمەڵگا بدات و بێوێت بەشدار بێت لە پرۆسە دیموکراسیەکە لە کە هەڵبژاردنەوەوانەیە ئێستا یەکێتی سەرکردەیەکی تازەی هەیە چۆن مامەڵە لەگەڵام سەرکردە تازەیەکە جاران مامەڵەکەەوە بوو کە سەرکردەی یەکێتی لە بەغدا بوو و ئیدارەی ئەو مەلەفەیە کرد ئێستا سەرکردەکە لە کوردستانە لە هەرێمە ئەمە بەشێک لە ئەرکەکانی زۆرتر بەشێک لەوانەیە ئەرکی کاک مەسعود و کاک نێچیروان بێت کە چۆن بتوان تعامل لەگەڵ مۆزوعەکە من لە سەرەتاوە باسم لەوە کرد کە کێشەکە تەنها لە دیوە حزبیەکەیان نابینم و بۆ ئێستا شۆڕ بۆ تۆ قوڵ بۆ تۆ بۆ مۆزوعی مؤسسات وانە و ئەمەوێت ینی سەرباری لە ئینگلیز زۆرم بۆ قسەکانی کاکەمال تەنها ئەوە ئیزافە بکەم کە ئێستا جۆرێک لە چەقبەستویی هەیە وەستان هەیە ینی تقریبا هەردوو لە قەیرانێکی زۆر گەورە قەیرانی ئیداری و بەڕێوەبردن لە کوردستانە هەیە یەکەم بەشێکی زۆر لە کۆمەلگای کوردستان ناڕازیە معلومە ناڕازیە لە خزمەت گوزاریەکان ناڕازیە لەوەی لە بەشێک لە شێوازی ئیدارەدانی ژیانی ڕۆژانەی کۆمەلگا لە نەبوونی نەوتە لە نەبوونی غازە لە نەبوونی موچەیە درەنگ پێدانی موچەیە لە نەبوونی تەعینات و ئەم هەموو گەنجە ڕۆژانە ساڵانە تەخەڕوجەکەن و تو ناتوانین تەعینیان بکەی کە گرنگترین کارنامەی حکوومەت لە ساڵێکدا ئەوەیە کە توانێتی چەند گەنج بخاتە سەر ئیش چۆن ژیانی خێزانێک باش بکات ئەمانە بەشێکی گرنگ لە قەیرانەکە قەیرانی حکومڕانی ئێستا بەشێکی زۆری وەک باسم کرد لە ئیدارەدانە و ئێستا ئەو دابشبوونە ئیداریە لە بینی دوو ناوچەکە دوو زۆنەکەدا زۆر ڕوون و وازحە من زۆر بە تەفسیل ناچمە سەری بەڵام پەیوەندیەکانی ئەم دوو حزبەیشە هاتوۆتە سەر ئەوەی کە وەکو سەرەتا باسم کرد بەشێکی زۆر لەو داتانەی کە لێرە و لەوێ قسەی لەسەرەکەی ئەم دوو حزب ئامادەنین ئەرشیفی کەن و لەگەڵ یەک قسەی لەسەر بکەن دانیشن پێکەوە ئەوراقەکان و قسەکانی بەشێکی گرنگ کاک زریان لە کێشەکە و لە قەیرانە قوڵەکە کە من پێم وایە هەردوو حزب تێ کەوتونی ئێستاکە و ئەگەر ئەشتیانەوێت سامێکی گرنگیان هەبێت لە ئیدارەدانی ئەم هەرێمە و نیشتیمانە و هەرێمەکە بەرەو ئایندەیەکی باشتر بن ئەبێ ڕۆڵیان لەوە هەبێت ئەو مۆزوعی ئەوەیە کە هەستەکەم دوو حزب متمانیان بە ئایندەی خۆیان نەماوە زۆر ئەو متمانیان نەماوە تقریبا ئەتوانم لەوا تەشبیهکەم و لە دوو ملاکمە چن کە هەست ناکەن کامیان سەرەکەی بەسەرکانیان بەڵام باوشیان بە یەکا کردووە بۆ ئەوی زەربەکان یان لێدانەکان بەریان نەکەوێت ئەم دوو حزبە تۆ سەیرکەن یەکێ لە نمونونەکانی ئەوەیە کە ئێستا پرۆسەی هەڵبژاردن لە کوردستاندا دانانی پەرلەمانێکی تازە کە ئەم پەرلەمانە بەسەرچووەوانە بووە بەدەستی ئەم دوو حزبەیە تا ئەم دوو حزبێش نەگەن بە نەتیجەیەک و بە قەناعەتێک ئەتوانن و کەسی چیەکەی ینی ئەوە بینین بەشێکی زۆری کۆمەلگان نەیتوانێت ڕۆڵێکی گەورەی هەبێت لەوەی کە تحریکی ئەم دوو حزب بکات دەفعیان بکات بۆ ئەوەی هەڵبژاردن بکرێت ئەم دوو حزبێش لە هەڵبژاردن نەترسن هەڵبژاردن پێیان وایە معادلاتی سیاسی لە کوردستانە گۆڕێت پێشم وایە گۆڕێت پێشم وایە معادلاتی سیاسی لە کوردستانە گۆڕێت هێزی تر دێتە پێشەوە خەڵک بە بایکۆت و بە هاتن پێشەوە هێزێکی تر بەڵام ئەمە لە قازانجی پرۆسەی سیاسیە ئەمە لە قازانجی ئایندەی هەرێمە کە هێزی تر کە ناوی بنم هێزی فشاری هێزێکی گەورەتر دروست بێت کاتی خۆی دروستبوونی گۆڕان هەم لە قازانجی پرۆسەی سیاسی بوو هەم لە قازانجی بەهێزکردنی پەرلەمان و ڕۆڵی پەرلەمان و ئەدای پەرلەمان بوو و هەمیش هەستە کرد جۆرێک لە خزمەت گوزارێک و ئاسی خزمەتگازەکان ڕۆشتە پێشەوە دروست نەبوونی تەرەفی تر لایەنی تر هێزێکی تر بووە دروست نەبوونی ئۆپۆزیسیۆنێکی ینی ئۆپۆزیسیۆنێکی پەرلەمانی مەدەنی بەهێز کە کارەکانی لەنێو پەرلەمان و لە چوارچێوەی کۆمەلگای مەدەنی بکە ئەمە لە قازانجی پرۆسەی سیاسی نییە لەوانەیە لە کورتمەودا لە قازانجی دوو حزب بێت و هەیمەنەی دوو حزب بپارێزیە بەڵام لە دوورمەودا بە ئاراسی تەقینەوەی جەماوەری دەبات یعنی تۆ دەرگایەک نەکەیتەوە کەناڵی نەکەیتەوە بمبورەکە کەناڵی نەکەیتەوە کەناڵە دیموکراتی و شەرعی و ئوسوڵیەکەیە کە هەڵبژاردنە و پەرلەمانێکی تازەیە و هێزی تازە و دەموچاوی تازە و خوێنی تازە بێت تۆ دەرگاکان هەموو داخەیت کە هەمووی داخەیت دوو حزبیش لە ململانەیەکی تند و گەورەدان
یەکێک لە هۆکارەکانی ململانی ئەم دوو حزبێشەوەیە کە طرفی تر نییە طرفێکی تر نییە کە بیان ترسێنێ طرفی تر نییە کە فشاریان بەسەر بکات ئەمە واکە جۆرێک لە ڕوبەڕووی تەقینەوەیکی گەورە بینەوە کە ئەو کاتە نازانین نەتیجەکەی بەڕووکیومانەبات نەتیجەکە بە چه ئاراسیەکەت بات ئەم هەرێمە ئایندەی خۆت باس کە من زۆر لایەنگری ئەوەم کە گۆڕانکاری زۆر گەورە معادلاتی سیاسی ڕوویداوە لە ناوچەکە ئێستا هێزی ڕاستڕە و زۆر کاریگەرە لە دنیا کە زۆرتر تەرکیزیان لەسەر ناوخۆی خۆیانەوە ئەوەندێ مهتەم نین بە ئەقالیم و ناوچەکانی ترەوە خۆی چەند هەوڵێک هەبوو بۆ دروستبوونی ئۆپۆزیسیۆنی سیاسی لە کوردستانە بەڵام سەری نەگرت بەڵام کێشەکە ئایا پێدوانێت لەوە قوڵتر بێت یعنی مۆزوعەکە پەیوەندی بە هیچ حکمێک لە دنیا نەیتوانیوە سەرکەوتوو بێ کاتێک کە هێزی چەکداری دوو پارچە بوو دوو بەش بوو هیچ دەوڵەتێک شک نابێت لە دنیا بە دوو هێزی چەکدارە توانی بێتی دەوڵەت دروست بکات دوان زیاترە زیاترە دوان نییە زیاترە بزەبت یعنی نییە لە دنیا هیچ دەوڵەتێک شک نابێ هەموو دەوڵەتەکانیش بە قۆناغی شەڕی ناوخۆیان تێپەڕیون هەمووی شەڕی ناوخۆیان کردو بەڵام لە ئەخیرا لایەنێک لە شەڕی ناوخۆ بەسەر ئەوی ترا سەرکەوتو من پێم وایە ئەگەر یەکێتی یان پارتی یەکێکیان لە شەڕی ناوخۆ بەسەر ئەوی ترا زاڵ ببوایە خۆ دوجار هەر حکومەکەی هەر جۆرێک بێت دواتر هەر دیموکراتیزە ئەبوو زیاتر چانسی ئەوەی هەبوو کە دیموکراتیزە ببێت زیاتر چانسی ئەوەی هەبوو کە گۆڕانکاری بکات دووە حکمێکی ڕێک و پێکتر بەڕێوەبەر بەس ئێستا هەر کێشێک دێتە پێشەوە ئەو هێزی چەکداری هەیە زۆر بە ئاسانی ئەڵێ من هەرێم جیاکەمەوە هەر لەوەی شەکڵێ من ئەگە کورسیەکشم هەبێ من 100 کورسیمە بە یەک کورسیمە لەبەرەوەی فعلا هێزی چەکداری هەیە پارەی هەیە ئیمکاناتی مالی هەیە کۆمپانیای هەیە سیرکە ئیسا مەزە غەرب کە تەسیری هەبووە لەسەر دامەزراندنی ئەم منتیقەیە هەمووی جەخت دەکاتەوە لەسەرەوەی کە پێویستە هێزی پێشمەرگەی کوردستان یەک بگرێت و ئەمەش تەنیا لەبەر چای و ڕەشی کورد نییە لەبەرەوەی کە پێویستیان بە هێزێکی پیادە هەیە بۆ شەڕی دژی تیرۆر لە منتیقەیە چونکە پێیان وایە کە بەش دوو هێزی پارچەوە تۆ ناتوانانی شەڕی دژی تیرۆر بە شێوەیەکی ئاکتیف بکەیت بەڵام پرۆژەی منتیقەکە چییە دەوڵەتانی منتیقەکە ئەوەیەکەوە تەوازن هەبێ ئەمە ئەو نەریتەیەکەوە لە سەردەمی سوڵتان عەبدولحەمیدەوە لە کوردستانە دامەزرا دروستکردنی لیواکانی حەمیدیە لە بەرامبەر میرە کوردیەکانە سیاسەتی تەوازنی هێزی چەکداری کاتێک کە تەوازنی هێزی چەکداری دروست کرد ئۆتۆماتیکی ئەو شوێنە ئیستیقرارێکی سیاسی و گۆڕانکارێکی سیاسی تێدا دروست نابێت ئەمە خەڵکی زۆر گرنگە زۆر گرنگەوە کاریگەریکی زۆری شەبێت لەسەر ئایندەی هەرێمەکە بەفعلی ینی مۆزوعەکەەوە باسم کرد ینی لە چوارچەوەی علاقاتیشە ئەم هەرێمە لە مەترسیەکی زۆر گەورەیە بۆیە ئەو عینادی ئێستاکەوە ئەو ینی ئەو نازێک تا ئێستا بە هەرێمەکە درراوە ئەو نازە نادرێت خۆت باست کرد کە ئەم هەرێمە بەشێک لە مانەوەی هەرێمەکە پێوەستە بە علاقاتی نێودەوڵەتی وەکەوەی پلاسخارتیش لە جارێکیان لە کۆبنەوەکانی وتی ئەو نازە بەسەر هەرێمەکە نامێنێ ئەو کاتە ناچارە بن ڕوبەڕووی واقع تازەترین زانیاری لە دوێنێ دەستمان کەوتووە ئەوەیە کە قونسوڵەکان هەستیان بەم مەترسیە کردووە کە جەنابەت باسیەکەی کاکزیران باسیەکە و داوان لێکردوون لەسەر ئاستی باڵا حیزبەکان ببینن لەسەر کۆمەڵێک تەوەر یانوی قسان لەگەڵا بکەن بۆی کێمە بیستمانەیەکی لە تەوەرەکانەوەیە کە جگە لەو ناومێدی و ترس و خۆفی کە دروست بۆ ئێستا لە هەرێمی کوردستان لەوەی کە خەڵکەکە گیرێت و ئازادی ڕادەبرین بەرتەسک کراوەتەوە کۆمەڵی ڕۆژنامەنووس گیراون عەزیە دراون کۆمەڵێکی تر لە زیندانە ماونەتەوە ئەمان دەیانەوێت پیان بڵێن بڵێن کە ئێمە تەحمولی ئەمەتان ناکەین چونکە ئەمەی تر خەریکە لەو سنوورە دەرەچێت و ماوەکەشی ماوەیەکی درێژخانی دروست کرد بەڵام ئەوەی کە زۆر گرنگە کە زریان ئێمە قسەی لەسەرکەین لە دنیا لە دوای شەڕی داعش بۆ منتیقەیە لە دوای هاتنی ئەم پەتای کۆرۆنا و لە دوای ئەم داگیرسانی شەڕی بینی ئۆکرانیاوانە و ئەم بارگژیەکانی سووریا و ئێران و بینی ئێران و ئەمریکانە یعنی کۆمەڵی گۆڕانکاری گەورە هاتوتە ناوچەیە کە زۆربەی تەسیرە لەسەر ئەم منتیقەیە مشکلی ئەمەوەیە کە پارتیویەکێتی هیچ بەرنامەیەکیانی ئەو بەرنامەی کە ساڵی 1992 هەیان بوو کە ئەو فاکتەرانەی کە فەرزی کرد بەسەریانە 50 قوبولکەن هەتا ئێستا بۆ لۆژیکە تەعاملەکەن هەتا ئێستا بۆ لۆژیکە یعنی حکومڕانی بکەن ئەو گۆڕانکاریانە هیچ ئامادەیەکی وای تیا دروست نەکردون کە ئامادەسازی بکەن بۆ بەڕبوونەوەی ئەگەرەکان بۆیە من پێم وابێ جگە لەوەی کە خۆیان وەکو هێزی سیاسی یەکەم زەربا خۆن و گوشاری گەوریان نەخرێتە سەر لامان کاتشا جۆرێک ئەو متمانەیە نەماوەکە حکوومەتی هەرێم بتوانێت بیان پارێزێ چکەم هێزانە دابش بوون تۆڵی دوو هێز من پێتەڵم لە دوو هێز زیاترە چکە ئێستا ناو حیزبەکانیشە هێزەکان دابشی سەر ئەشخاصەکان کراون و ئەشخاصەکان نتوانانی هێزەکان کاگادناریش باسی کرد ڕاستەکەی ئەمە چکە لە قوپۆپی زۆرە باهین ئەو نابێت بۆیە ئەمەوێ قسەکەت ببەستیتەوە بە داهاتووی هەرێمەکە چی ئەبێت چی لەیەکە ئەم ململانی لە نێوان یەکێتی و پارتیا هەیەوە بە دیاریکراوی
ئەوە باسکەی کە چی ئەکات لەسەر عیلاقاتی کورد لەگەڵ بەغدایە یعنی چ جۆرە تەسیرێک داانێت لەسەر ئەوە ئەوەی کە وەکو زانیاری بێت باسیەکەم ئەوەی کە زانیاری ئەوەیە کە عێراق ئێستا ئامادە سازیەکە لە پرۆژەیەک لەگەڵ ئێرانە بۆی کە چێتەوە سەر سنوور بەناوی بوونی هێزەکانی ڕۆژهەڵاتوانە و ئەم هێزە گوایە 3000 چەگارە بێ کە زیاترە بێ لە بیدایەتەوە باسکراکەم هێزانە سەر بە پارتی و یەکێتیە بێ لەگەڵ هێزەکانی کەەوەی کە پاسەوانی سنووران پێڵێن فەوجێک چەند فەوجێکی هەڵەبجەیە لیوایەک ئیزافا کرێ بۆ ئەوێ و دابەشەکردن 1500 بەڵام ئێران یەکسەر جوابی کردن و پێما بێ پرۆژەکەشی ڕاگەت و تێمە تەعامل لەگەڵ حکوومەتی عێراقاکەین لەسەر سوور تەعامل لەگەڵ هەرێمی کوردستانە ناکەین من پێم وایە پرۆژەیەکەیە ئەز ئەمڕۆ لێدوانێکی جیاواز هەبوو لە وتەبێژی وەزارەتی دەرەوەی ئێران تقریبان ئەتوانم بڵێن لە 3-4 مانگی ڕابردووە دەگمەن بووە لێدوانی وەها نەبینراوە باسی ئەوەی کرد کە ئەوان ئامادەن بۆی کە کێشەکان لە بینی بەغدا و هەرێمی کوردستانە چارەسەر بکەن و عیلاقاتیان لەگەڵ هەرێمی کوردستانە عیلاقاتێکی مێژوویە و بەم ئەدەبیاتە یعنی ئەم ئەدەبیاتە تقریبان تەسەورم وایە لە دوای ئەو نیگەرانیانی کەوا ئێران هەیبوو لە هاوپەیمانی پارتی لەگەڵ سەدرا نەبیسرا بوو لە زاری بەرپرسێکی ئێرانیەوە ئێران خۆی گیرۆدەی کێشەیەکی ناوخۆی خۆی بووە وازەها یەکێکە لەو فاکتۆرانی کە واکە ئێران بە زمانێکی نەرمتر تەحمل کا قسە بکە بەڵام پرۆژەکەی هەمان ئەو پرۆژەکان چییە؟ پرۆژەکان من پێم وانێ ئێران لەشکرکێشی بکە بۆ هەرێمی کوردستان بەڵام ئێران لە ڕێگای عێراقوانێ ئەتوانێت کۆنتترۆلی هەرێمی کوردستان بکە بۆ نمونە و بڕیارانی دادگای فیدرالی خۆتایسا ماوە باشە ئێمە بە 200 میلیارەکەشوانە موچەمان پێ نادرێ و پێما بێت لەگەڵ پارە ئەم چەند ڕۆژەی کە ساڵی تازە 30,000 بەرمیل ڕۆژانە کەمی کردووە لە هەناردەکردنینەوە ئێمە ناتوانین ئەو وڵاتی خۆمان بەم شێوە بەڕێوەبەرین و بێ بگەڕێنەوە بۆ عێراقیش کۆمەڵێک مەرجی هەیە کە ئەم مەرجانە شێر کراوە لەگەڵ ئێرانەکانە 3 دقەمان هەیە با 2 دقەی بدەم بە کاک عەدنان دقەیەکیشی لە ئاخیرەوە بمێنێتەوە کاک عەدنان چی ئەکات ئەم ململانەیە چی ئەکات لەسەر ناوبانگی کورد و پرسی کورد لە منتیقەکە لە ئاستی نێودەوڵەتی وڵات لەبەرەوەی ماوەکەمان کەمە زۆرتر با قسە لەسەر ناوخۆ بکەین نەکرێت تەنها ناوبانگی کورد قسە لەسەر ناوخۆ بکەین ئەین تۆ سیرکە لە ماوەی ئەم چەند ساڵە 3-4 سەرۆک وەزیران گۆڕاوە لە عێراقا تەماشاکەین نەفەسی وەزیرانی تازە وەزیری دارایی گۆڕاوە وەزیری وەنی سەرۆک وەزیران گۆڕاوە هەمان ئەو نەفەسەیە لەسەر هەرێم هەمان ئەو شەرت و شروتانەیە لەوانەیە یەکیان بەڕەقیبی لە یەکیان بە نەرمی بڵێ هەمان ئەو خاڵ و هەمان ئەو شەرتانەیە هەمان ئەوانەیە ئەم هەرێمە دەبێت بیر لەوە بکاتەوە ئایندەی لە عێراق چۆنە بێت تعاملی لەگەڵیان چۆنە بێت و ئیدارەدانیشی خۆی چۆنە بێت خۆی تووشی بن بەس هاتووە لە ئیدارەدانی و لەو مۆزوعانە و لەگەڵ بەغدایش ئەوێت بەو ئاراستەیە بیبات کە شکستی هێناوە و معلومە لە دوای هەموو تەحالفاتانە ئەو هەموو ڕێکەوتنانەوە ئەو هەموو ئیمزاکردانە عێراق هەمان ئەو قسانەی جاران هەمان ئەو قوانین جاران لێداتێت لەبەرەوەی تا حدێک من ناڵێم ئەوەی عێراق 100% ئەوەیە بەڵام بەشێکی عێراقی بە خراپی ئیدارەدانی هەرێمەکەەوە هەیە بابیانەکە نەخینە سەر عێراق و باسی شۆفینێت و مرکزیتوانە بکەین هەرێمەکەش بێ معالەجەی ئەوزاعەکانی خۆی بکە خاڵی تێکچوونی علاقات یەکێتی و پارتی ئەتوانێت دەنگی بەغداش زۆر دلێریەکە زۆر بەهێستری شەکا لە بەرەوەی ئەوانش قسەیان هەیە ئۆرگومنتی خوێنن هەیە ئیسفادەشی هەیە بۆیان خاڵە گرنگەکان طبعا ئێمە کە تو عاتن کە تشخیصی وەزعەکەی تا حدێ خۆی تشخیصکردنەکە جۆرێک لە طرحکردنی کۆمەڵی حل و چارەسەروانەیە لە ئێستادا زۆر گرنگە کە حوارێکی جددی و فعلی بە دۆکومنتەوە لەسەر هەموو پرسەکان یعنی خاڵێکی زۆر گرنگ خۆزگە یەکێتی پارتی لە ئێستادا لەم فترەیەدا بتوانن لەسەر بەرنامەیەکی گرنگ بۆ دوورخستنەوەی دەستی حزب لە حکومەت و تا ئەمەش نەکرێت من پێم وانییە هیچ چارەسەرێکی فعلی و حقیقی بۆ کێشەکانی هەرێمی کوردستان دەستی حزب یەکێتی لەولا پارتی لەم لە ئەبێ دوورکرێتەوە لە ئیدارات و لە بڕێوەبردنەوەوانەوە ڕێگا بدرێت حکومەت ئەوە بکات دووەم هەوڵدان بۆ هەڵبژاردن ئەنجومەنی پارێزگا هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان منطقی تیانە هەرێمێک پەرلەمانی تیان نەبێت منطقی تیانە پەرلەمانێک تەمەنی خۆی درێژ بکاتەوە بۆیە هەوڵدان بۆ یاسایەکی باش هەبێت یاسایەکی مۆدرن هەبێت و هەڵبژاردن بکرێت لە ئێستا زۆر گرنگە و خاڵی تریش ئەوەی باسم کرد ڕێگەدانە بە گروپەکانی تر بەلایەنەکانی تر بە هێزەکانی تر بەناوی هێزی ئۆپۆسیۆنەوەیە کە خەریکە سەرڵەدا هێزی ئۆپۆسیۆنە کە حزوری هەیە ئێستاکە و لە هەمان کاتیان کۆمەلگای مەدەنی و ئۆرگانەکانی تریش تۆسێک ئێستا من سەرباری بەلا حەزم لەسەر پەرلەمان چکەم پەرلەمانە بە پەرلەمانێکی بەسەرچووە زانم بەڵام ئەدای پەرلەمان لەم کێشانە چییە؟
سەرۆکایەتی هەرێم کە مەفروض وایە هەیەک بێت و نییە هەیە بێت نوێنەرایەتی وەکو خۆیان یان چەترێک بێت بۆ هەموو هێزەکانوانە ڕۆڵ و نەقشی چی بۆ لە چارەسەرکردنی ئەم کێشان لە نزیکردن ڕاستە چەند کۆبوونەوەیەکی کردووانە بەڵام سەرۆکایەتی هەرێم لەبەرەوەی سەرۆکی سڵتەی تەنفیزیە مەفروض وایە تەرحی هەبێت پلانی هەبێت بۆ چارەسەرکردنی ئەو کێشانە وە بە ئەکیدیش لە ئێستادا ینی دوا قسەی من ئەوەیە کە ئەگەر ئەم دوو حزبە لە ئێستادا هەنگاوی خێرا بیر لە چارەسەرکردنی کێشەکانی خەڵک کێشەکانی هاوڵاتی نەکەنەوە چکە هاوڵاتی مهتەم نییە بەوەی کە ئەم دوو حزبە کۆبوونەوەکەن باوەشەکەن بە یەکادا ئەنشن لە بەردەم کارە مهتەمە بەوەی کە ژیانی ئەو چی لێ دێت مەعیشەتی ئەو چی لێ دێت گەنج چەند هەست بە مرتاحیە کات و هەست بە ژیانی خۆیەکە لەم کۆمەلگایە چارەسەری ئەم کێشانە دەکەن ئێمە توش بە ئەو سلمە ئیجتماعی کە کاکەمال باسی کرد تووشی لێدانێکی زۆر گەورە هاتووە ئەمیش هەرێمەکە بە ئاراسیکی خراپە بێت دەستخۆش زۆر سپاس کاتەکە تەواو بوو بینەران خۆشەویست لەم حەڵقەیات سێ ڕەهەندی ئەم بابەتەمان کۆتایی بە شێوەیەکی گشتی مناقەشە کرد لەسەر دۆخی ئێستای پەیوەندیەکانی یەکێتی و پارتی هۆکارەکانی و ئاسۆی کاریگەریەکانی لەسەر هەرێمی کوردستان دیارە ئەم بابەتە پێویستی بۆ مناقەشاتی زیاتر هەیە تا حەڵقەیەکی دیکە و تا بەرنامەیەکی دیکە بەخواتان ئەسپێرە کاتێک